الصلاة والسلام إن الله ليحمي عبده المؤمن من الدنيا وهو يحبه كما تحمون مريضكم الطعام والشراب تخافون عليه. أفرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم جاري وهي خواي پروردگار دنيا لعبدك يقريتوا حكمتي شتاء ليتقريتوا توشتناو بازرگانيك لناو تجارتك هيا إيشكت قردوا شو تلفونت بوكن ئەڵێ ئیشە بەداخەوە ناگونجێت و تاجیل کرا. ئەم ئیشە لا زۆر خۆشەویستە بەڵام خوای پەروەردگار حیکمەتێکی تایە جارجار دنیات لێ ئەگرێتەوە بۆ ئەوەی تووشی نەخۆشیت نەکات. هەروەکو چۆن کەسێک لە ئێوە نەخۆشێکی هەبێت بیبا بۆ لای دکتۆر خواردن و خواردنەوەی لێ مەنعکات بۆ ئەوەی نەخۆشیەکەی زیاد نەکات. ئەگەر مناڵەکەت نەخۆش کەوێ قورجی بێشێت دکتۆر بۆیە نووسێت ئەڵێ نابێ ئاوسارد بخوات وا نەبێ ڕقی لەو مناڵە بێت بەڵام ئەوێ ئەو مناڵە بپارێزێت بۆ ئەوەی ئەو نەخۆشیە زوو چارەسەر بکرێت و معالەجە بکرێت بۆ ئەوەی نەخۆشیەکەی تەشەنە نەکات. خوای پەروەردگار جاری وایە و عەبدەی خۆشەوێت دنیا بۆی دێ ئەشی بینێت خۆشە لای بەڵام لێ ئەگرێتەوە بۆ ئەزانی ئەم عەبدەی ئەگەر بێت و ئەم پارێ بێتە دەسی تووشی تۆغیان دێت تووشی تەکەبوڕ دێت. ولو بسط الله الرزق لعباده لبغوا في الأرض ولكن ينزل بقدر ما يشاء. هێواش هێواش خوای پەروەردگار ئەیدا بە عەبدەکانی عەبدی وا هەیە کەم خوای پەروەردگاری داتێ بۆ ئەوەی لە ڕێگا ڕاستەکە دەرنەچێت و کەسی وا هەیە بە زۆری ئەیداتێ تاقیە کاتەوە وينظر فينظر كيف تعملون. خوای گەورە تەماشا ئەکات ئێوەی کردە بە نیشتەجێ لەسەر زەوی بزانم چۆن کار و کردەوە ئەکەن.